ئەمە داری کریسمەسی گەورەترین تالاری قەڵای وێنزرە. قەڵای وێنزر کە بە گەورەترین قەڵا دادەنرێت لە جیهاندا، یەکێک لە کۆشکەکانی نیشتەجێبوونی بنەماڵەی شاهانەی بریتانیایە و هەروەها شوێنی ناشتنی ژمارەیەک پاشا و شاژنی ئەو وڵاتەیە. لەوانەش شوێنی ناشتنی مەلیکە ئەلیزابێت. 30 ساڵ پێشستا ئەم تالارە بەهۆی ئاگرکەوتنەوەیەک بە تەواوی لە ناوچوو، بەڵام دواتر نۆژەنکرایەوە و ئیستا بنەماڵەی شاهانە دەیانەوێ لە جەژنی کریسمەسدا شکۆی جارانی بۆ بگێڕنەوە. ئێمە بەگشتی 8 دارمان لێرە هەیە کە دیارە گرنگترین دارمان ئەو سنەوبەرەی نۆردمانە کە بەرزایەکەی 20 پێ و لە هۆڵی سێنت جۆرجدا بە 3000 گڵۆب ڕازاوەتەوە. لە ئورشەلیمیش دێکوراتی جەژنی کریسمەس دانراوە و لەقی کۆمەڵەی مەسیحیانی گەنج کە بە YMCA ناسراوە گڵۆپەکانی کریسمەسی خۆی هەڵکردووە و پشووی زستانەی دەست پێ کردووە. ئەوەی جژنی کریسمس لە کۆمەڵەی نیونەتەوەی مەسیحیانی گەنجی ئۆرشەلیم زۆر تایبەت دەکات، هەمە چەشنی ئەو کەسانەیە کە دێنە ئێرە بۆ هەنگێڕانی ئەم جژنە تایبەتە. ئێمە خەڵکمان هەیە لە دەرەوەن، دێن و خەڵکی ناوخۆشمان هەیە. خەڵکی جواز و سەر بە هەرسی ئاینیشمان هەیە کە دێنە ئەم شوێنە ناوازەیە. لە ئەمریکاش کۆشکی سپی ئەم ساڵ بە شێوەیەکی جیاواز پەردەی لەسەر دارە ڕازاوەکانی کریسمەس لادا. کۆشکی سپی دەڵێ خانمی یەکەم جیل بایدن بۆ دیکۆرات و ڕازاندنەوەی دارەکانی کریسمەس ئیلهامی لە بەڵگەنامەکانی دامەزراندنی وڵاتەکەی وەرگرتووە و تێمەکەی خانمی یەکەم 3 وشەی ناودەستوری ئەمریکایە کە بریتیە لە with the people، واتە ئێمەی خەڵک. 3 وشەی یەکەم و بەهێزی دەستوری ئەمریکا کە دەڵێت دەستوری ئەو وڵاتە دەسەڵاتی خۆی لە پاشایەک یا کۆنگرێز وەرناگرێت، بەڵکو لە خودی خەڵکەوە دەسەڵات وەردەگرێت. ئێمە ڕەنگە جەژنی جیاواز بگێڕین، ڕەنگە گۆرانی جیاواز بڵین یا دوعای جیاوازمان هەبێت، بەڵام بەها ئەمریکیە هاوبەشەکانمان لە شوێنی خۆیاندان و بەهێزن. دێکۆر و ڕازاندنەوەی خانمی یەکەم بۆ کریسمەسی ئەم ساڵ نوێنەرایەتی ئەو شتانە دەکا کە گەلی ئەمریکا یەک دەخا. بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتۆن.